لە ماوەی 6 مانگی ڕابردوودا توانراوە کەوا 117 سەرپێچی کار سزا بدرێ هەروەها بڕی 2,937,000 دینار غەرامای خود پێبژاردنیان لێ وەربگیردرێ ئەمە سەرای ئەوەی کەوا 30 پارچە چەکی ڕاودەستی بەسەرا گیراوە هەروەها بڕی 95 فیشەک توانراوە دەستی بەسەرا بگیرێ ئەمە سەڕای ئەوەی کەوا 39 باڵندە و ئاژەڵی کێوی توانراوە لە دەست سەرپێچیکاران کەوا بە شێوەیەکی نایاسایی ڕاوان کردووە بڵێن لیان وەربگیردرێتەوە هەروە بە نسبەت هۆیەکانی گواستنەوە شەوە وەکو ئۆتۆمبیل و ماتۆرسکیل کەوا لە کاتی بڵێن ڕاوکردندا لەلایەن سەرپێچیکارانەوە بەکارهێنراوە 6 دانە دەستی بەسەرا گیراوە بە نسبەت کەرەستەی ڕاو وەکو لایەتی دەستی و لایەتی شەحنیشکەوە بەکارهێنراوە بۆ ڕاوکردن 15 دانە دەستی بەسەرا گیراوە لەو ماوەیەدا توانراوەکەوە 11 سەرپێچی کار سزا بدرێ کەزای پێبژاردنەکەیان یاخود بڕی غرامەکان خۆی لە 50,000 دیناردایە لە ماوەی وەرزی وشکبوونی گژوگیادا 134 دووەنم لە پوش و پاوانەکان لە سنووی چالاکی بەڕێوەبەرایەتیماندا لە ماوەی 6 مانگی ڕابردوودا سوتاوە گومانی تێدا نییە کە ئەگەر ئێمە نەتوان بڵێن هاوکاری نەکرین احتیمالی ئەوە هەیە کەوا کاریگەری بکەوێتە سەر چالاکیەکانمان لەبەرەوە من ناتوانین بە شێوەیەکی بەردەوام لە زۆربەی حاڵەتەکاندا تێچووی ئەو دەرچوونانە بکەوێتە سەر ئەسۆی خودی ئەفسەران و کارمەندانمان